لە درێژەی پشتیوانی چین و توێژەکانی کۆمەڵگا بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژنامەنووسانی ڕابوونی ئیسلامی وەک توێژێکی گرنگ لە کاروان و ڕابوونی ئیسلامی پشتیوانی خۆیان بۆ لیستی 285 کۆمەڵ دووپات دەکەنەوە. ئەوان دەڵێن لە ڕابردوودا کۆمەڵ و نوێنەرەکانی ڕاستگۆ و کارامە بوون و بۆ داهاتووش ئومێدی گەورەیان لەسەر هەڵدەسندرێت. 26 ساڵ ناو کاری میدیای و لە ناو کاری ئەعلامیش دەکەین. سپاس بۆخوا مێرەبان کەواتوانیتمان قۆناغێک ببڕین و بەردەوام بین لەو کاروانەدا. ئێستاش لە هەڵبژاردن داینە و لە نێو ئەو بانگەوازە داینە ئێمە پشتیوانی خۆمان بۆ لیستی کۆمەڵی دادگەری 285 دووپات دەکەینەوە کە دەزانین الحەمدوللا کەسانێکی دەستپاک و دەمپاک و جێگای متمانن و ڕابردووەکی پاکیان هەیە. من وەکو ڕاگەیاندکارێکی سەحوای ئیسلامی لە ساڵی 86ەوە کاری ڕاگەیان دەکەم. بەڕاستی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی هەر هەمویان ئینسانی مسلمان و ئینسانی ڕێکوپێک و ئینسانی بەتەقوا و ئینسانی ئەوە نەکە داهاتووەکی گەشت چاوەڕوانیان دەکا و چاوەڕوانی ئەویان لێ دەکەن کە لە داهاتوودا خزمەتی ئەو مسلمانان و خزمەتی گەلی کورد بکەن بەتایبەتی لە بەغدا. بەشێکی دیکە لە کاروانی ڕابوونی ئیسلامی دەڵێن ئیسلامیەکان و بەتایبەت کۆمەڵ بەرگریکارێکی سەرسەختی ئاین و کلتور و بەها باڵەکانی کۆمەڵگە بوون، بۆیە پشتیوانیکردن و دەنگپێدانیان با گرنگ و پێویست دەزانن. ڕووی دەنگەمە من بۆ ئاهلی نوێژە، بۆ ئاهلی مزگەوتە، ئەوانە کە زۆرێکیان لەوەن ناستن بۆ دەنگدان. کاکە جەم بۆ ناچی کەسێک دەنگ بدەی بە کەسێک کە ئاهلی مزگەوتە لەگەر خۆت، ئاهلی گەڕەکەتە لە کاتی نوێژە، لە خۆشیە، لە کۆڵانە، لە مزگەوتە لەگەردا، نەک کەسێک دەبینی ئێستا کە لەو کاتی هەڵبژاردنە لە شوێن نوێژ هە تەماشای نوێژکردنەکەی بکەی دەزانی یەکەم نوێژیتی چوار کەم دەویدە سوورێتەوە ئاسەدەوە ئاهلی نوێژە. کاکە ژیان بڕۆ کەسێک هەڵبژێرە ئەو دەنگی خۆتەوە دەدەی نەژدەی کوشتەکە دەچیتن. بۆ ناچی دەنگێک بدەی کەسێکی ئاهلی خوێن دیفاع لە دین لە ژینت لە کەلتورت لە ناسنامەت بکاتن بۆ کە جوار نابژێری. کۆمەڵ خاوەنی مێژوویەکی پڕ لا سەروەریە، خاوەنی خەباتی چەکداریە لە دژی ڕژێمی بەعسی پێشوو بەرگریکارێکی سەرسەختی مافەنەتەوەیەکان بووە. ئێستاش کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 285 و بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بە ژمارەیەک کاندیدی ڕاستگۆ و بوێر بەشداری لە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات و چاوەڕوانی پاڵپشتی فراوانی دەنگدەرانە بۆ ئەوەی نوێنەرایەتیەکی ڕاستەقینەیان لە بەغداد بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.